ئیمڕۆکە گەر کەسێک بیەوێتن بەناوبانگ بێتن و خۆی پێ بگەێنێتن دوو هۆکار هەیە. هۆکاری یەکەمیان بریتە لەوەی کە کەسەکە خۆی تاکە کەسی خۆی پێ بگەێنێت، ئەویش لە ڕێگەی خۆیندنەوەی کتێب و کۆکردنەوەی زانست و زانیاری و هۆکاری دومیشان ڕاگەیاندنا. بەڕاستی گەر ئیمڕۆ کەسێک بڵێن بە تەواوی مانە زانا بێتن و بە تەواوی مانە علمی پێ بێتن، بەڵام ئەگەر بێت و نەیگەێنێت بە کەسانی دەوروبەر و ئەو کەسانی کە لێوە نزیکن یاخود بە خەڵکی بەگشتی، ئەو کەسە علمەکەی بێسوود دەبێتن و هیچ سوودێکی نابێ. ئەوە تا لە قورئانی پیرۆز لە چەندین شوێن باسی بڵێن ڕاگەیاندی کراوە بە بەلاغ و هەوکو چۆن خۆی گەورە قورئان بە مبین بە ئاشکرا دەناسێنێتن. ئەوەش دەزانین کە ئیسلامیش هاتووە بۆ هەموو مرۆڤایەتی بووە و ڕاگەیاندنەکەی بەڕووی گشتی هەموو خەڵکێکدا بووە، وەکو هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بگێنن لە من ئەگەر ئاەتێکیش بێتن، کەواتە ڕاگەیاندن دەورێکی سەرەکی دەمێنێتن لە ژیانی مرۆڤدا.